لا شاری ئەولێر و لا کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرشەکانی زانکۆی سەلاحەدین خولێکی بەرەو پێشبردننی یاری تایکواندۆ بەڕێوە چوو. خولەکە ماوەی 2 ڕۆژی خایاندوو بە شێوەی کردەیی و تیۆری پێشکەش کرا. یەکێتی تایکواندۆی لە قێولێر هەسا بوو بە سەرپەرشتی کردنی خولەکە. لە خولەکەدا ڕاینەران و یاریزانان و ناوجوانانی تایکواندۆی سنووری ئەولێر بەشدار بوون. هەرێکە لە هیوا محەممەد و سەرهەنگ عەبدولخالق بە شێوی تیۆری وانەکانیان پێشکەش کردو بە زادێلخانی یارانیش بە شێوەی کردەیی ڕاینانەکانی پێشکەشی بەشداربووان کرد. دوای کۆتهاتنی خولەکەش بڕوانامەی بەشداربوون بە تایکواندۆکاران بەخشرا و سپاس و پێزانین و خەڵغانیش پێشکەش بە وانە بێژەکان کرا. یەکێتی تایکواندۆی لەقی هەولێر هەستان بە هاوکاری کۆلێژی پەروەردەی زانستە وەرشیەکان هەستان بەکردنەوەی خولێکی بەرەو پێشبردننی ئاستی زانستی پراکتیکی و لە بۆ ڕاهێنەرانی هەولێر و چواردەورەی هەولێر و سنووری هەولێر دەوروبەری بۆ بەرەو پێشبردننی ئاستی پراکتیکی و تیۆریان و لەسەر پێوەری زانستی ئەم دەورە دەگوترێتەوە و لەلایەن دکتۆرانی زانکۆی سەلاحەدین کۆلێژی پەروەردەی وەرشی زانستی وەرشیەکان و هێنانی ڕاهێنەرێکی نێودەوڵەتی لە وڵاتی ئێران بۆ سەرپەرشتیکردنی ڕاهێنەرانی هەولێر و پارێزگای هەولێر. ئەو خولەیە بەمبەستی ئەوەی کردیتمانەوە کە ڕاهێنەرەکان دانەبڕێن، ڕاهێنەرەکان بجوورێن. ڕاستە هەرچەندە نەخۆشی زۆرە و ماوەکی زۆر هەوڵەکان داخران وتمان بۆ ئەوەی یاریزانەکان و ڕاهێنەرەکان بتوانن هو ناوجوانەکانیش بەشدارن بتوانن کە سوود ببینن لەو خولە. ئەو خولە ڕاهێنەرێکی جیهانی ئێرانمان هێناوە کە پاڵەوانی جیهانیش بووە و چەندین دکتۆر و مامۆستای جامیعە بەشدارن. بە پێویستمان زانی لەو کاتە کە ڕاهێنەرەکان هەموو ئامادە بوون کۆبنەوەکمان کرد گوتیان ئێمە پێویستمان بە دەورەیە بۆ ئەو دەورەمان کردەوە بۆ ئەوەی زیاتر سوود ببین.